کوردستان دەکەین کە یەکێک بووە لەو ڕادیۆ چالاکانی کە هەوێنی یاخود دەتوانین بڵین هۆکاری سەرەکی بۆ ڕۆڵی بەرچاوی بینیوە لەو خەباتی کە لە هەرێمی کوردستان ناکراوە لە ڕاپەڕینی لەو ڕاپەڕینی ساڵی 1990دا ڕوویداوە ڕۆڵی بەرچاوی بینیوە ئەمە جگەلەوەی کە ڕۆڵێکی بەرچاوی بینیوە لە دروستکردنی چەندین ڕۆژنامەنووسی بەتوانە. ئێمە ئەمڕۆ بەگشتی باسێک لەم ڕۆژە دەکەین، هەروەها باس لەو ڕادیۆی دەنگی گەلی کوردستان و هەروەها باس لە ڕادیۆی کورساتیش دەکەین بزانین ئەم ڕۆژەدا چ چالاکێک بەڕێوە ئەچێت بەگشتی باسی ئەم بابەتە نەکەین. من دەچمە لای میوانەکانم بۆ قسە و باسی زیاتر لەسەر ئەم ڕۆژە گرنگە بکەین کە ڕاستەخۆ لە ستۆدیۆ لەلا من بەخێر هاتن. کاک فەرهاد بەخێر هاتی، هەواڵ کوێستانی بەخێر هاتی، سەر چاوەکانم سێوە گیان بەخێر بێ بژی. کاک فەرهاد بەگشتی گوێر لەو مێژۆ بوو کە من ئێستا باسم لێوە کرد بە شێواسێکی گشتی، چیت هەیە لەسەر ئەم ڕۆژە، چیت هەیە لەسەر مێژۆکەی و چیشت بیر کەوتەوە؟ بەڵێ دەست خۆش سپاس بۆیەوە. ڕادیۆ ئێمە ناکرێت کورتە باسێکی ڕادیۆکانی کوردی نەکەین. ڕادیۆی کوردی هەموو کورد، هەموو نەتەوەی کورد لە سەدەی بیستەوە، لە ناوەڕاستی سەدەی بیستەوە تقریبەن دەست پێەکە. ڕادیۆی کوردی لە میسر، لە حەیفا و یافا، لە بەغا، لە کرماشان، لە تاران، لە یەریڤان، ئەمانە ئەو ڕادیۆیانن کە خزمەتی زۆریان کردەوە بە کورد و کوردستان لە بوارە جیاجەکانە، بە تایبەتی هونەر و فەرهەنگ و ئەوانە، تەنانەت زمانیش. ڕادیۆی شاخیشمانەیە کە قۆناخێکی ترە لە ڕادیۆی شار و ئەوانەوە بۆ ڕادیۆی شاخ. ڕادیۆکانی شاخیش پێم وایە ڕەنگە کۆنتترینی ئەوەی ئەیلولی 74 بێ، دوای ئەوە یەکێتی و دوایەوە دیموکرات و کۆمەڵە و حیزبەکانی تریش بەش بە حاڵی خۆیان ڕادیۆیان هەبووە. هەموو ئەم ڕادیۆیانە لەلایەکەوە، لە سوچێکەوە، لە بابەتێکەوە خزمەتیان کردووە. ئەوەی کە من و هاوڕێم کاک هەواڵ کوێستانی و هاوڕێکانی ترمان بە شانازیەوە لەو کارە بەشدار بووین، ڕادیۆی دەنگی گەلی کوردستان بوو کە لە 79 ئەوانەوە دەست پێەکە، بەڵام ئێمە خۆمان لە هەشتاوە لەوێ بووین. ڕادیۆکەی ئێمە ڕادیۆی هەواڵ و هاندان بوو، ڕادیۆی تەحلیلی و فکری و ئەوانە نەبوو، چونکە کاتەکەی ئێمە یا تواناکەی ئێمە ئەو کاتە هەرەوەندە بوو ڕادیۆی هاندان و هەواڵ بارودۆخی ئەو کاتی بارودۆخەکەوا بوو. وە گرنگترین شدەوە بوو کە هەواڵەکان بگاتە خەڵک، هەواڵەکانی شۆڕش و بە تایبەتی شۆڕش و خەباتی چەکداری و ئەوانە بگاتە خەڵک. هەندێک ئاگاداریش بۆ پێشمەرگە و بۆ ئەوانە لەبەرەوەی ڕادیۆی یەکێتی یا ڕادیۆی دەنگی گەلی کوردستان زۆر بەناوبانگ بوو، زۆر کاریگەر بوو لە بەرامبەر ئەوە حکوومەتی بەعسی عێراقی و ئەو کاتە پێمانەوە جێشی ئەحتیلالی عێراقی، ئەوان تەشویشێکی زۆریان لە هەموو لووتکەکان، لە هەموو شوێنە گرنگەکان دانابوو. کاک فەرهاد باس لەو کرد کە ئەم ڕادیۆ تەنها بۆ زیاتر هەواڵەکان بڵاو کاتەوە. دەمێت بەڵێ کاک هەواڵ دەمێت تۆ بپرسم چۆن ئەم هەواڵانەی ناو شارتان پێدەگەشت بۆ شاخ و ئێوەش بتوانن پەخشی بکەن و ئەمڕۆ چه بیرەوەریەکە لەگەڵ کاک فەرهاد بیرت کەوت بێتەوە؟ وڵا کاک فەرهاد بە درێژی باسی کارەکانی ڕادیۆی کرد، بەڵام هەر بۆ ئیزافەیەک بۆ ئەوە ئەری سەرباری هەواڵ و هاندان هەنێ پەیامی سیاسی کە ئەبواە بگەنە خەڵک، بگەنە ڕێخستنەکان، بگەنە هێزی پێشمەرگە لە ڕێی ڕادیۆوە ئەگوازرانەوە. اینجا پەیام و سیاسەتەکانی ئەو کاتەی یەکێتی نیشتیمانی هەر لە ڕێگەی ڕادیۆوە ئەگەیشتە خەڵک. بڵێن ئەمە بۆ من گرنگ بوو ئاماژەی پێ بدەم. یەک لە گرنگیەکانی تری ڕادیۆ ئەوە بوو بەرپەرجدانەوەی ئەو دیعاە یا ئەو هێرشە چاواشەکاریانەی کە لەلایەن سۆسیال میدیای ڕژێمەوە ئەکرایە سەر شۆڕشی کورد و بە مەبەستی شێواندن و ناشرینکردنی پێشمەرگە و ڕۆڵی هێزی پێشمەرگە، هەروەها ترساندن و تۆقاندنی خەڵک و ورە ڕوخاندنی خەڵک. لە بەرامبەر ئەوە ڕادیۆی دەنگی گەلی کوردستان ڕۆڵێکی زۆر کاریگەری بینی لە بەرپەرچدانەوەی ئەو دیعاانە و باسکردنی ڕاستیەکان بۆ خەڵک. ئەمە بڵێن خاڵێک بوو لەوەش کە ئەڵێ چۆن هەواڵمان پێگەیشت.
بەهۆی ئەو ڕێخستنە فراوانەی کە کۆمەڵی ڕەنجەرانی کوردستان هەیە بوو بەشێکی زۆری هەواڵەکان لە ناو شارەکانەوە لە ناو دام و دەستگاکانی حکوومەتەوە کە ڕێخستنەکانی کۆمەڵی تێدا بوو پێمان ئەگەشت سەرباری ئەوەش خۆمان وەکو ڕادیۆ هەندێ پامنێرمان دروست کرد بوو کە لە ناو تیپەکانە یا لە ناو کاتە هەرێمەکانە یان لە ناو شارەکانە ئەوان بە بەردەوامی هەواڵ و دەنگ و باسی ورد و دروستیان بۆ ئەناردین. کاک ڤاڵێسە من لە ئەو بابەتەی کە باسم لێوە کرد ئەو داتانەی کە وەرگیراوە تا ساڵی 2015 لە 175 خەڵک گوێ لە ڕادیۆ دەگرن چۆن هەڵسەنگانتان کرد بوو یاخود پێتان وا بوو ڕادیۆی دەنگی گەلی کوردستان کە لە شاخ بوو کە داینەمۆی کوردایەتی و خەباتی کورد بووە پێتان وا بوو کە گوێگیرێکی باشەیە هیچ ئامارێگە بوو کە چەند کەس گوێی لێ دەگرێت تا چەند کاریگەریەکانی چی بوون خودت پێتان وترا بوو ئایا تاکو ئەڕوا دەنگی ئەم ڕادیۆیە ئێمە ئاماری فەرمی لەبەردەستانە بوون تابان چکە ئەو پامنێرانەی ئێمە هەمان بوونیا ئەو ڕێخستانەی کە هەواڵ و بابەتە گرنگەکانیان بۆ ئەناردین بۆ ڕادیۆ نانەتوانی بە شێوەیەکی بەرفراوان ئامارێ بخەنە بەردەست بزانن چەند خەڵک گوێگرێ بەڵام بەو زانیاریانەی ئێمە هەمان بوو پێمان وا بوو کە بەشی هەرە زۆری خەڵک گوێ لە ڕادیۆ ئەگرێت چکە و کاتە بڵێن جگە لە ڕادیۆ یەکێتی نیشتیمانی ڕۆژنامەی هەبوو گۆڤاری هەبوو بەڵام ئەوانە بە شێوەیەکی زۆر دیاریکرا و ئەگوازرانەوە بۆ خەڵک اینجا مەترسێکی زۆریشان لەسەر بوو یەکێ بەیانێکی پێگیری با یا گۆڤارەیەک یا ڕۆژنامەیەکی شۆڕشی پێگیرا بە تووشی لێپێچینەوە و تەنانەت تا یادامکردنیش ئەڕۆی بۆیە ئێمە بڵێن پشت بەستنی سەرەکیمان بە ڕادیۆ بوو چکە ڕادیۆی زمەترسێکی تیانە بوو خەڵک لە ماڵی خۆیان ئەیتوانی گوێ لە ڕادیۆ بگرێ و هەواڵەکان و پەیامەکانی پێ بگە بەڵام پێمان وایە کە بەشی هەرە زۆری خەڵک ئەوانەی کە با بڵێن مهتەبوون بە کاروباری میلەتەکەیان بە کاروباری سیاست گوێیان لە ڕادیۆ دەگریت اینجا وەک کاک فەرهادی ژامەژێر پێدا لە هەمان کاتە کە یەکێتی نیشتیمانی ڕادیۆی هەبوو حزبی شوێی عراقیش ڕادیۆی هەبوو پارتیش ڕادیۆی هەبوو ڕەنگە لایەنی تریش لە ناو کوردستانە هەیان بوو بێ بەڵام کاریگەری ڕادیۆی دەنجی گەلی کوردستان بەراورد نائەکرا بە کاریگەری ئەوان ئێمە هەم کۆمەڵێک کادیر و نووسەر و بێژەری زۆر پرۆفیشناڵمان هەبوو هەم سەرچاوی زانیاریەکانمان زۆر دەقیق بوون هەمیش ئێمە لە شارەکانەوە زۆر نزیک بووین مەسەلەن تۆ سیر کە بەرگەڵ و هەمووی چەند کیلۆمەترێ لە سلێمانیوە دوورە ڕەنگە بگاتە 50 کیلۆمەتر یعنی ئەم نزیکیە وای کردبوو ئێمە بە بەردەوامی سەرچاوی زانیاریمان نوێ ببێتەوە ڕۆژنامە گۆڤارەکانی حکوومەتمان بۆ هات کە لەوێەوە هەواڵمان وەرەگرت یا هەواڵمان لێ دروستە کرد یا بەرنامەمان لێ دروستە کرد اینجا هاتوچۆی خەڵکیش هێنانی دەنگ و بەچکە و کاتە خۆ تەلەفۆن نەبوو بە تەلەفۆن پێت بڵێن ئەوایە لە ڕێی هاتنی شەخسیەوە زانیارەکان بێت بۆیە ئێمە ئەوەی کە پێڵەن گەرما و گەرم زانیارەکانمان بەدەست دەکەشت ئەو کاتە ئەو ڕۆژەی ڕووی ئەدا هەر هەمان ڕۆژ زانیارەکانمان پێگەشت اینجا ئێمە خاڵێکی تر هەبوو کە لە چاو ڕادیۆکانی ترە ئێمە ئەوان زانیاریان زۆر نەبوو چکە زۆر دوور بوون مەسەلەن ئەوەی پارتی لە ئێرانە بوو ئەوەی حزبی شوعی ڕەنگە یا لە ئێرانیا لەسەر سنوور بوو بۆیە تا زانیاریەک بەوانە گەشت زانیاریەکە زۆر بەسەر ئەچوو جاکاکە هاوڕێکی خۆشتان هەر لەگەڵمانە بەڵام بەدا خۆنەی توانی بێتە ستۆدیۆ ئەویش ئازاد چالاکە لەگەڵمانە هە لە ناو شاری سلێمانیەوە با قسە لەگەڵ ئەویش بکەین کە ئەویش لەگەڵ ئێوەدا لە شاخ بۆ پێشکەشکاری بەشی عەرەبی بووە لە ڕادیۆی دەنگی گەلی کوردستان بەرپرسی ڕادیۆکەش بووە با لەگەڵەوەش قسە بکە بزانین چییە لەسەر ئەم ڕۆژە کاگازا سڵاو لێبێ بەیانیت باش دوو هاوڕێی تۆش لە بەرنمەکە ئێمە لە لامان میوانە ئێستا قسە و باسییان لەگەڵەکەین لەسەر ئەم ڕۆژە بەڵام سەرەتا پێمان بڵێ چیت هەیە لەسەر ئەم ڕۆژە بەڕێستان وەکو پێشکەشکاری زمانی عەرەبی لەو ڕادیۆیەدا یەکەمین بابەتی بوو کە بە زمانی عەرەبی بڵاوتان کردەوە لەکێوە زمانی عەرەبی لەو ڕادیۆیەدا بوو زانیاریمان بەرێ لەسەر ئەمە سپاس دەکەین بەیانیتان باش سڵاو بۆ ئێوە سڵاو ڕێزیشم بۆ هاوڕێیان و برایانم کاک هەڤاڵ و کاک فەرهاد و هەروەها بۆ بینەرانی خۆشەویستیش لەوانەیە من یەکەم کەس نەبم کە لەو ڕادیۆیە بە عەرەبی بوتار و بەرنامەکانم پێشکەش کردبێ لە پێش منەوە خەڵقێکی زۆر یان چەند کادرێکی تر هەبوون لەو بوارەیە من لە ساڵی هەشتاویەکەوە دەستم بە کاری بێژەری و ئینجا تەرجەمە و
و هەروەها ئامادەکردنی هەواڵ و بەرنامە کرد وا دەستم پێ کرد بۆ ئەم ڕۆژەش رادیۆ گۆڕاوە ینی نەهجی رادیۆ بەرنامەی رادیۆ بە درێژایی مێژووی خۆی ئەرکەکانی گۆڕاوە ئێستا ئەبینین رادیۆ هەندێک رادیۆ هەیە تەرفیهیە تەنها گۆرانی و مۆسیقا و ینی گرنگی بە و لایەنەدا رادیۆش هەیە رادیۆی حزبیە ینی گرنگی بە حیزب و بە کارنامەی حیزب و و هەروەها بانگەشە بۆ حیزبەکە و هەروەها هەیە کە تێکەڵە ینی لە بەرنامەی ڕۆشنبیری لە بەرنامەی لە هەواڵ لە زۆر لە بوارەکانی تر ئێستا مەهامی رادیۆ گۆڕاوە ئێمە بیرمان نەچێت کە رادیۆ وەختی خۆی یعنی ئەگەر بگەڕێنەوە بۆ مێژوو دەستگا مخابراتیەکانیش رادیۆیان دروست کردووە و هەوڵیان ناوە بربەرەکانەی یەکتر بکەن وەکو ئێمە زمانی حربی عالەمی دووەمیشمان بیرە کە چۆن رادیۆی تر دروست کرایانی هەم ئەڵمانیا هەم ئیتالیا هەم بەرەی دژ بەوان بەریتانیا رادیۆی دروست کردووە لە یافە لە چلەکانە رادیۆی دروست کردووە بۆ مەبەستی تایبەتی خۆی لە دژی هتلەر و نازیەکان ئەو کاتە بۆیە رادیۆ بەگشتی ڕۆڵی جێڕاوە ڕۆڵی زۆر گرنگی جێڕاوە لەو بوارەیە و بە پێی قۆناغەکانیش ئەرک و مەهامی گۆڕانی بەسەرا هاتووە. بەڵێ کاگازات دێمۆلات بەرداوام دەبم لەگەڵ بەڕێستانە بەڵام ئێستا باوتێژی زیاتر بکەین لەگەڵ میوانەکانی ستۆدیۆمان جا دواتر دەگەڕێمەوە لای بەڕێست و زیاتر باسی ئەم ڕۆژە دەکەین. مامۆساگیان کاک فەرات خاتونش لە لامان میوانەویش کارمەندی رادیۆکەمانە لە رادیۆی کورسات کارمەندێکی چالاکمانە سێوە چیت هەیە بۆ ئەم دوو میوانەمان کە ئێستا لەگەڵمان و هەروەها بۆ کاک ئازاد چ جیاوازێک دەبینی لەگەڵ رادیۆی شاخ و لە ئێستادا؟ سەرەتا زۆر خۆشحاڵم و زۆر شانازیەکەم کە لەگەڵ ئەم دوو ئەزیزەیە ئەمڕۆ پرۆگرامەکەین وەکوی ئەوان گوێم لێ و باسییان کرد قورسایی زۆرتر بۆ لەگەڵ ئێستاە کە ئێمە بە ئاسانتر ئەتوانین هەم هەواڵەکانمان دەست بکەوێت ئەوان وەکو باسییان کردووە زۆر بە ئاسانی نیانتوانیوە هەواڵیان دەست بکەوێت و هەواڵەکان پێشکەش بکەن بەس بۆ ئێمە ئەکید ئاسانترە. سێوە وەکو رادیۆی کورسات ساڵی چەند دامەزراوە چەند ساڵە خۆت لەوێ کارەکە؟ رادیۆی دەنگی کورسات لە 1/1/2012 دامەزراوە خۆشم بۆ پەڕیشانازی و ماوەی 5 ساڵە بێت لە دەنگی کورسات کارەکەم وەکو بێژەر و مۆنتێریش. دەست خۆش بژیت سپاس بۆ تۆ خۆش بێ. کاک فەرات دەمێ پرسیاری ئەو لێ بکەم یەکەمین بابەت چی بوو کە لە رادیۆ توانیت پەخشی بکە ئەگەر لە بیرت بێ سترێس بووی سترێس نەبوو ئەمی پێشکەشکار کە سەرەتا هاتیینە سەر تیڤەکان بەڕاستی سترێسێکی زۆرمانە بوو بۆ پێشکەشکاری رادیۆش بە هەمان شێوەیە؟ من خۆم نەمبوو سترێسم نەبوو کاک هەواڵ وابزانم تۆزی دوای ئێمە هاتە رادیۆ وا بوو من دەستگای ڕۆشنبیری کۆمەڵە بوومە کاتە مەبەستمەوەیە من تەمەنم کە ئەو کاتە پێم وایە 17 ساڵ و نی و ینی شتێکی وا بوو بێ زیاتر بوو بێ بە قسەی کاگازە چکەوتی ئێمە بیرمان دێ هەمومان کە شەڕی جانی دووەم دەستی پێ کرد پێم وایە ڕەنگە ینی هەژدە بوو بێت چکە ئەمن بیرم دێتەوە زۆر گەنج بووی. بەڵێ لە ڕاستیە بیرم نییە کە چ بابەتێکم خوێندەوە بەڵام هەنێشت خۆ دەزانی لە لای مرۆڤ تۆمارە بێ ڕەنگە شتی زۆر بچووک بێت لە لای برادێکی تر ئەوە تۆمار نابێت زۆر جارینسان وای لێ دێ بەڵام ئەگەر باسی ئەو بکەم ڕادیۆی ئێمە کاکەڤاڵ و کاگازاد و برادرانی تریش شکر هەمویان گەنجن و ماون من وتارێکمان هەیە هەوڵمدا ئەوانەی کە لە ڕادیۆ بوون بە هەموو ستافەکەەوە پاسەوانەکانیش بەس پێم وایە یەک برادرم لە بیر چووە کە کاک حاجی مەمۆ بوو کە ئەبێت تۆ وەکو خۆی شتەکان باس بکەی ژماری ئەو برادرانی کە تێکڕا لە ڕادیۆ بوون گەیشتە 85 کەس
ئەگەر بێتەوە بیرم بە هەموو ستافەکان بە رادیۆ ڕاگەاندنەوە بەس رادیۆ هەشتا و پێنج کەس ئەو کاتە لە شاق چۆن ئەم چالاکیانتان ئەکرد لە سەرتاوە بۆ کۆتایی ئەو کاتێک کە خۆم لێوێ بووم ڕەنگە برادێکمان هەبوو بێ 2 ڕۆژ لەوێ بوو بێ هەر نووسیومە برادری کشمانە بۆ بە درێژایی کاتەکە لەوێ ویستم دادپەروەەر بم هەموو بنووسم رادیۆکە لە ڕاستیە من بڕوا ناکەم هیچ رادیۆیەکی شۆڕژ گێڕانە بەقەدەر ئەو رادیۆی ئێمە هین بوو بێ چالاک بوو بێ یا کارا بوو بێ کەڤاڵ خۆی لە بیرێتی لە کاتی گفتوگۆی ساڵی 1985 وەفدێکی ڕاگەیاندنی ئێمە بانکرا بوون بۆ وتوێژ لە کاتی گفتوگۆ کە پێم وایە کاگویسف و کاک هەڤاڵ لە وەفدەکە بوون یەکێ لە داواکاریەکانی حکوومەتی عێراقی ئەوە بوو کە رادیۆکەتان ڕاگرن لە هێرش و لە ئەوانە مەبەستم رادیۆیەکی کاریگەر بوو رادیۆیەکی زۆر کاریگەر بوو جگەلەوە من شتێک کە خۆم لە بیرم ناچێ کاتی خۆی کاگەرسەلان مەسوولی دەستگای ڕاگەیاندن بوو ماوەیەک وتارێکی بۆ من ناردەوە لە ناوزەنگەوە بۆ توژەڵە باسی جەژنی قوربان بوو ڕەمەزان بوو وتارەکەم بینی پێم کەم بوو ینی پێم بچووک بوو وتارەکە خۆم وتارەکەم لادا وتارێکی ترم نووسی لە جیاتی ئەوە وتارەکەی من تۆزێک فراوانتر و عاتیفی تر و ئەوانە بوو لە جیاتی ڕەمەزان وتم قوربان لە کاتی نووسینە مامجلال یادی بەخێر زۆر تووڕەبوو بوو هاتوو بۆ مەقەڕ بۆ بارەگای ئێمە طبعا قسەی تریش خراپ بۆ سەر مەوزوعەکە ئەو کاتە من حرەسیاتیشمە گرت خەفەریاتیشمە گرت ئەشم نووسی و ئەشم خوێندەوە ئیتر ئەوەی ئەڵێن سەبع سەنایە ول بەخەتزایە ئیتر مامجلال زۆر تووڕەبوو بۆ هاتوو بوو توی چۆن شتی وابێ کاک ئەردەڵانی خۆمان برای شەید دکتۆر بەختیار یادی بەخێر من شتمە خوێنەوە هاتە سەر و بۆ لامان بە پێکەنینەوە کاگەردەڵان خۆی قسە خۆش بوو وتی ئەمە ئێمە نین بۆ خۆت بە ئارەزوی خۆت تووڕەبی ئەمە مامجلال و تووڕە بووە ئیتر هات چوومە خوارە و برادران هەموو لێ دانیشت بوون دیارە زۆر بۆ من سڵحیان کرد بوو پاڕابوونەوە ینی رادیۆکەی ئێمە ئەوەندە کاریگەر بوو ئەوەندە گرنگ بوو هەموو کەس مامجلال لە سەرتاوە تا کۆتایی گوێی لێگرت کاگنووشروان زۆر جاری گوێی لێگرت ئێمە لە کاتی گواستنەوەمان لە دۆڵە کۆگەوە بۆ هەڵەبجە پێویستمان بە 2-3 ڕۆژ بوو 2-3 ڕۆژمان پێویست بوو هەتار ئەو رادیۆیە لێەوە ئەچێکەوێتە کار لە هەڵەبجە بۆی رادیۆ نەوەستێ بۆی لەگەڵ برادرانی سوسیالیستە ئەو کاتە لە کاولان بوون ڕێکەوتنێکمان کرد کە ئێمە بچین ئەو 2-3 ڕۆژە لەوێوە رادیۆ بڵاوکەینەوە بەرنمەکان بۆی خەڵک هەست نەکا سەیریکە مەسەلەکە چی بوو ئەگەر خەڵک هەستی بکردایە ڕۆژێک رادیۆکە وەستاوە کارەساتێکە بوو یعنی وەکوایە نەزانی ئاش بەتاڵە ینی کارەساتێک بووە بۆ ئەوەی کە خەڵک تووشی ئەو بارە دەرونیە نەبێ وامان کرد کە بچین 3 ڕۆژ لەوە بەرنمەکان بڵاوکەینەوە تا رادیۆی هەڵەبجە ئەکەوێتە کار بۆی هیچ پچڕانێک نەبێ کە ئێمە چوینە رادیۆکەی برادرانی سۆسیالیست بردمانیانە ستودیۆکەمانیان پیشاندا پێم وایە من بووم کاک هەڤاڵ بوو کاک ئازاد چالاک بوو کاک پشتیوان بوو یا 2-3 برادری تر بووین برادرانی سۆسیالیست ئاوا بە دیارمانەوە وەستا بوون یەکیان بە دەنگێکی بەرز و بە حەسرەتەوە وتی کوڕینە ئەمە رادیۆکەی خۆمان سەیریکەن ئێستا چی لێ دێ یعنی ئەوەندە رادیۆکە گۆڕانکاری هەیەکەوێت رادیۆکەی ئێمە جگەلەوەی کە دەستەیەکی زۆر باش لە ڕۆڵە دڵسۆزەکانی ئەو میلەتە بوون ئەو کاتە میلەت هەمووی پاک بوو شۆڕشەکە ڕەنگە بڵێن پاکتر بوو ئێمەش لەناو ئەو هەلومەرجە بووین و هاوڕێیانێکی زۆر کە بەداخەوە ئێستا ئێمە 3 کەسمان لێرێن خۆزگە هەمووی لێرە بواە هەموو برادەرەکان لێرە بواە بۆی کە ناوی هەمویان بێنین بەڵام خۆتەزانی ڕەنگە زەحمەت بێ رادیۆ کاریگەریەکی زۆری هەبوو بۆیە لەسەر هەموو لووتکەیەک شوێنێکی گرنگ تەشویش هەبوو ئیتر رادیۆکە من بۆیە ئەوەی کاک هەڤاڵم باز نەکرد رادیۆکە ڕاستە بەرنامەی وتاریشمان هەبوو تەحلیل بەڵام لەبەر ئەو تەشویشە زۆرە زۆر زەحمەت بوو تی بگەی خەڵک زۆر گرنگی ئەدا بە چالاکیەکان بابەتێکی زۆر زیندوو بوو وتاری زۆر باشمان هەبوو جاکاک فەرات دێمە لای بەڕێستە دواتر باسی وتارەکانەکەی بزانین بە دیاریکراوی چۆن بەدەستان دەکەش وردەکاریەکان لە پرسم و پرسیارە و شلێکم بزانم
چەند کاتژمێرکاری دەکرد ڕادیۆکەتان وا دەڵی ئەگەر چەند ساعتێک ڕەنگەم ڕادیۆ بوەستە خەڵک ئیتر ترسیان لێ بنیشتە کاگەڤاڵ کاک فەرهاد باسی لەوە کرد کە وەفدێک ڕۆشتونەتە ئەو جێگەی کە باسی لێوە کرد ئێوە هیچ تەکنیکێکتان هەبوو بۆ پێشەوەی پەخش بکەن لە ڕادیۆدا یاخود هیچ خولێک یاخود خولێک ڕایەنانێکتان بینی بوو پێشەوەی دەست بکەن بە پێشکەشکردنی بابەتەکان لە ڕادیۆکان لە ڕاستیدا نە هیچ خولێکمان بینی بوو نەخۆشمان ئەزمموی مەسەلە بەنسبت بنەوە هەڵبەتە بەنسبت کاک فەرهاد هەموو برادرانی ترەوە هیچمان ئەزمموی پێشینەمان نەبوو بۆ ئەوەی لەسەر بنچینەوە ئەزمونە دەست بەم کارە بکەین بەڵام بە عەربی شتێکەیە ئەڵێ الحاجە ئوم الاختراع پێویستی ئەو کاتە ئێمە وا لێ کرد کە لە ماوەی زۆر کەم داوەک و کادری پرۆفیشناڵی ئەو بوارە دەرکەوین. وەڵام ئەمە یەک ڕوونکردنیوەکی پسکۆلە لەسەر قسێکی کاک فەرهاد دەم کەوتی ئەمە هەمومان 85 کەس بووین ینی بۆ ئەوەی کە خەڵک گوێی لەمە ئەبێ ڕاستە ئێمە 85 کەس بووین یا زیاتریش بوو بین بەڵام وەکو کاک فەرهادیش ئاماژ پێدا هەبووە دووسێ ڕۆژ لەوێ بۆ ڕۆشتووە بەڵام ئەو ناوەکانی تۆمار کردووە بەڵام ئەگەر بتەوێ بڵین لە زەمانێکی دیاریکراودا بزانی ستافی ڕادیۆ چەند کەس بووە بە ستافێکی زۆر کەم بەڕێوە ئەچوو بێژەرەکانی ڕادیۆ کاک فەرهاد و کاک ئازاد و حاکم فەرهاد و زێرەڤان بوون ئەمەی بێژەری سەرەکی جار برادری تریشمانە بوو کە بۆ پڕکردنەوەی بۆ شایەک بەشداری کردبێ ئەمە بێژەرەکان نووسەرەکان کاک یوسف زۆزانی بوو کاک ئەرسەلان بوو من بووم ئەوەی لە پلەی یەکەم کە نووسەری سەرەکی بوون و کاک سەربەز حوسێن و هەندێ برادری تریش شتن ئەمە درەنگتر بڵێن ئەو کاتە من لەوێ نەبووم ئەوەی ئەو کاتێک کە من لەوێ بووم ئەمە بەسم ینی ستافی نووسین زۆر کەم بوون بێژەر زۆر کەم بوون تەکنیکارەکانمان هەمووی 3 یا 4 ئەندازیار بوون باقی ئینساتیشمانە بوو چەند کەسە جویان لە ڕادیۆی وڵاتانی ترەگرت ئەمە هەموو ستافی بەرهەمهێنەری ڕادیۆ بوون باقیەکەی ببوورە باقیەکەی ڕەنگە پێشمەرگە بوون یا کاری حرەسیاتیان نەگر یا کاری پاراستنی ڕادیۆیان جێبەجێ کرد بەڵام ستافە سەرچیەکە ئەوەی کە کارەوارە سەرچەکانی ڕادیۆی ئەنجامەدا و ئەبوو بە ئەو مادەی کە خەڵک گوێی لێ بگرێ هەمووی ڕەنگە لە 12 کەس زیاتر نەبووین. زۆر باشە کاگەڵبا بچمە لای کاگازادیش زین ئەوش چی یادگاریەکیە بۆ لە ڕادیۆکەدا کاگازات باسم لەوە بوو کە ئەو بابەتە عەربیانی کە بەڕێستانێک و پێشکەشکارێکی عەربی پێشکەشتان دەکرد لە ڕادیۆی دەنگی گەلی کوردستانە هەمان بابەتە کوردیەکان بوو کە وەرگێڕانتان بۆ دەکرد یاخود بابەتی جیاواز بوون کە بە زمانی عەربی پەخش دەکرا و نووسەری جیاوازتان هەبووە. بەڵێ وڵا پێش ئەوە حەزم کرد بە خێرهاتنی ئەو خوشکە بە ڕێزەش بکەم چکە من تەلەڤیزیۆنم لا نییە ببینم کێ لە ستۆدیۆیە تەنها ئەمزانی کاک هەواڵ و کاک فەرهاد لەوێن بۆیە داوای لێبوردنی لێ یەکەم بۆ ئەوەی کە بە خێرهاتنی ئەوم نەکرد کە نایبینم بەڕاستی بۆ بەنسبەت بەرنامەکانی بەشی عەرەبی ئێمە سیاسەتێکمان هەبوو لە ڕادیۆ کە بۆ هەر زمانە بیدایەت بە تایبەتی کە بەس عەرەبی و کوردیمان هەبوو جۆرێک نەهجێکی جیاوازمان هەبوو بە زمانێکی تایبەت قسەمان لەگەڵ عەرەبە کرد بۆیە دواییش طبعاً لە دوای ڕاپەڕین ئەنواعی زمانی تر هاتەکایەوە وەکو فارسی و ئینگلیزی و ئیتر حتا لەهجەکانیش زیاکرا بۆ ڕادیۆ بۆیە بەرنامەی ئێمە تەرجەمەی بەرنامە کوردیەکان نەبوو بەڵکو هەم کاک یوسف زۆزانی هەم دواییش کاک فەرید ئەسەسەرد ڕۆڵێکی زۆر گەورەیان بینی و کاک ئەبوشهابی عەرەبیش کە نابێ لێرە بیرمان بچێ ئەوی ژێکێک بوو لە نووسەرە هەرە باشەکانی بەشی عەرەبی کاک یوسف ڕۆژانە هەم بە زمانی عەرەبی و هەم بە بادینی وتارێکی ئەنووسی یعنی ئەوە کارێکی ڕۆژانە بوو کە شتێک کارێکی زۆر قورس بوو تۆ بتوانی هەموو ڕۆژێک وتار بنووسی بۆ ڕادیۆ کە طبعاً تعبیر لە ئەبێ لە سیاسەتی یەکێتیش بکە بۆیە وتارەکان جیابوون پەیوەندی بەوە نەبوو بەڵام ئەبێ ئەوەش بڵین کە ئێمە بەردەوام لە کۆبوونەوەیە بووین لەگەڵ
بەڕێز خوا لێ خۆش بوو مام جەلال و کاگنە و شیروان و ئەوانە بۆ مەزدیان تەوجیهاتمان لەوان وەرەگرت زیاتر بابەتەکان لەو کۆبوونەوانە دیارە کرا کە ئێمە چی بڵێن و چی نەڵێین زاراوەیەک بەکاربێنین بەڵام تا ڕادەیەکی زۆریش نووسەران لە ڕادیۆی دەنگی گەلی کوردستان ئازادیەکی زۆرمان هەبوو لەوەی کە خۆمان چ بابەتێک بە باشە زانیت باس لەوە کرد کە ئەم وتارانە زۆر بە زەحمەت دەنووسراتەوە بتوانیت تعبیر لە هەندێک بابەتی گرم بکەیت دەمێ پرسیاری ئەو لێ بکەم ئەو بابەتانەی کە باستان لێوە دەکرد و پەخشتەکرا لە ڕادیۆکان چ پامێکی دەگان ئەو پەیامانەیان بۆ ئەوە بوو کە ئەمە دژی ڕژێمی بەعسا یاخود پەیامەکە بۆ ئەوە بوو کە ئێمە ئەوە تا لە شاخین خەبات دەکەین لە پێناو ئازادی خۆمانە ئەم پەیامەتان یاخود ئەو بۆ ئەوە بووە کە بە برا عەرەبەکان بڵێنەوە تا ئێمەش باس لە ئازادی میلەتێک دەکرد ئێمە ژۆکو هەر کەسێکی دیکە وەکو هەر میلەتێکی دیکە ئازادیمان دەوێت بە دیاریکراوی پەیامەکەتان چی بوو؟ بەڵێ پەیامەکە ڕوون و ئاشکرا بوو لای ئێمە چونکە وەکو باسم کردیانی ئێمە بۆ عەرەب قساکەین بۆ عەرەبی عێراق ئێمە بێ دۆست پەیاکەین ئێمە بێ لە ڕادیۆ قەزەی کورد کێشەی کورد باسکەین بۆ خەڵقی عەرەب خۆتان نزانن ئەو کاتە تعتیمێکی ئەعلامی یعنی حتا تەشویشیش نەهێشت زۆر جار ڕادیۆکە بگاتە خەڵک جگە لەوەی کە هەر کەسێکیش بیان زانی باە کە گوێ لە ڕادیۆ گرێ ئەوەش بۆ خۆی سزایی قورسی هەبوو بۆیە پەیامەکەمان زیاتر ئینسانیانە بوو مرۆڤ دۆستانە بوو و باسکردنی تاوانەکانی ڕژێمێک لە دوایەکەکانی عێراق بوو بە تایبەتیش ڕژێمی بەعەس و هەروەها ئەو کارەساتانەی کە بەسەر میلەتی کووردا هاتووە ئەوانە ئەبواە باز بکەین چونکە ئێمە تەنانەت دوای ئەوەی کە سەدامیش ڕووخا ئێمە چوینە بەغا ڕادیۆی حڕیەمان لەوێ دامەزران خەڵکی موزیع و نووسری ئەوێ کە هاتن بۆ ئەو ڕادیۆیە باسی ئەنفال و کیمیاباران و ئانەمان بۆ کردن پێیان سیر بوویان و دەی باشە ئێمە چۆن نەمان بیستووە چۆن نەمان زانیوە یعنی ئیزاعەکە خۆی وە ڕژێمی باسیش حاڵەتێکی ئەمنی زۆر زۆر تند و تیژیان بەرامبەر بە هەم خەڵکو و هەم ڕاگەیاندن دروستکردبوو نیانە هێشت هیچ خەبەرێک کە باسی تاوانەکانی ڕژێمی بەعەز بکە نیانە هێشت بگاتە خەڵک بۆیە ئەرکەکەی ئێمە نەختێک ئەرکێکی قورس بوو ئەبواە هەم حەقیقەتە و ڕاستیەکان باسکەین و هەمیش سۆزی عەرەب بەلای قەزیەکەمانە ڕاکێشین. بەڵێ کاگازات دەگەڕێمەوە وڵات سێ مەلات بەڵام باس سەرتا بە باسێک لە ورد و درشتی ڕادیۆی شاخ بکەین جا دواتر دێنە سەر ئەم ڕادیۆ مۆدرنی کە ئێستا هەیە و هەموومان ڕۆژانەی پێویستی دەبین. کاک فەرهاد لە پەخشانێکدا بە دیاریکراوی لە یادم چێ کاگاراسە ئەو ڕۆژەی چالاکیەکەتان کردووە بە بۆڵەبۆڵ چۆش چیا و دۆڵ شتێکی لەم بابەتە لە بەرەوەی کە نەتخوێندوێتەوە ئەو مەفرەزانەی کە چالاکیان ئەنجام ئەیە کە نەتەخوێندەوە چ گرفتێک دروستە بوو یاخود کەی ئەگەشتە دەست ئەم چالاکیان یاخود چەند ڕۆژێکی پێدەچوو؟ بڵێ من ڕەنگە بتوانم بڵێم لە سەدانەوە دوو چالاکیەکان من نووسیوە من خوێندومەتەوە مەگەر ڕۆژێک لەوێ نەبوو بم یا نەخۆش بوو بم کەوەش کەم بوو کاکەڤاڵیش ئاگای لێ دایمە پێکەوە بووین ینی ڕەنگە هەر برادێک زۆر بڕۆشتای من نەمەتوانی زۆر بڕۆم کۆمەڵی قسە هەیە من پێم خۆش نییە بێڵم چکە مەتحی خۆمە لەبەرەوە ناچمە ناوە بابەتە بەڵام پیاوێک بە ناوی مام ئەیوب سوورچی لە بەغا حکم درابوو گیرا بوو محکمەی سەورە حکمی دابوو کە ئێستا هیوادارم مابێت لە ژیانە کاک ئەحمەد سەپان لە پشتی گۆڤارەکە نووسی بوو پێکەوە بوون لە سژن و لە زیندان وتی ئەو پیاوە حکم درا بە 20 ساڵ شتێکی وا وتی کە حکومەکەیاندا کابرا پێکەنی بە حاکمەکان و بە ئەو حکومە پێکەنی پیانوت بۆ پێکەنی وتی ئێوە تازە حکومتان داوم خۆ من 20 ساڵ حکومتان داوم من ڕەنگە 2 ساڵی تر نەژیم ئێوە 20 ساڵ منتان حکم داوە لە خوت و خۆڕایی بڕواتان بێ
نە پێشمەرگە بووم نە یەکێتی بووم نە ڕێکخستن بووم نە ئاگام لە سیاسەتە تەنها من ئێواران جۆم گرتۆ لە ڕادیۆی دەنگی گەلی کوردستان وتی 20 ساڵەکان بۆ کردە 25 ساڵ هەر لەسەرەوە قسەیە یعنی ڕادیۆ وا بوو حاڵەتەکەی بەو جۆرە بوو لە ناو خەڵکا لە بەرەوەی شۆڕشەکە خۆشەویست بوو لە بەرەوەی یەکێتی خۆشەویست بوو لە بەرەوەی خەبات خۆشەویست بوو ڕادیۆکە بوو بە ڕەمز و نیشان لە ناو خەڵکا مەسەلەن لە سلێمانی پیشانگایە کرابەوە هەر ئەو سەردەمەی بەعز باسەکەم هەشتاکان پیشانگایە کرابەوە هونەرمەندەکە ڕادیۆیەکی دروست کرد بوو پیاوێکی پیریشی دروست کرد بوو ڕادیۆیەکی پێەیە ئاوا گوێی خستۆتە سەر ڕادیۆکە و میلەکەی خستۆتە سەر 75 یعنیەوە هی ڕادیۆی شۆڕش وتیان محافزێ و کاتەی سلێمانی چوو بوو گەیشت بۆ سەر ئەو تابلۆیە جنێوێکی بە کابرادا بوو توی جنێوێکی پێدا بووتوی من ڕادیۆی جەلالەکان ڕسم کردووە یعنی بە ئەندازەیەک بوو خەڵک شانازیە کرد بە وتارەکانی ڕادیۆ بە دروشمەکانی ڕادیۆ ڕادیۆکەش بڕاستی متمانەیەکی زۆری هەبوو لەبەرەوەی کە ڕاستگۆ بوو بۆ نمونە ئێمە کەسێکمان بڵاو کردەوە کە تیپی 47 پیرەمەگرون کوشتوێتی بە سزای گەیان کاک فەرات ئەگەر ئەو مەفرەزانە چالاکیەکان ئەنجام بایە چۆن ئەم چالاکیانە ئاگادار دەبوو دوای چنێک ئەم چالاکیانە پێ دەڵێن بۆی ئەو لە ڕێگەی چیەوە بۆی ئەوە نەبچڕێ وتمان فڵان کەس لە سەرچنار کوژراوە دوای دووسێ ڕۆژ هەواڵمان بۆ هادووتیان نەکوژراوە ئێمە جارێکی تر بڵاومان کردەوە بە خەڵکمان و داوای لێبوردنەکەین ئەوە هەڵە بوو بە هەڵە بۆمان هاتبوو یعنی من خۆم بە درێژایی ئەو ماوەیە یەک شتم نەبینیەوە بە مەبەست دەستکاری بکەین یا زیاد و کەمی بکەین جاری وابوو چالاکیەکمان کەم کردوتەوە بەڵام زیادمان نەکردووە مەسەلەن شتێک هاتە بێ هەستمان کردو ناتەبیعیە مەسەلەن ئەمە چوین دەستکاریمان کردو بەڵام هەرگیز هەواڵێکمان بە مەبەستی خراپ بە تەزویر بە درۆ بە فێڵ بڵاو نەکردوێتەوە ئەمە بوو بەهۆی ئەوەی کە متمانەیەکی زۆر هەبێ پرسیارەکەت کاکم کرد ئەگەر مەفرەزەکان چالاکیەکان بکردایە چۆن بە ئێوە گەشت بۆ نمونە ئێوە گریمان لە سووداشن لە دەشتی گەرمیان لە شتێک ڕوویداوە مەفرەزەکان چالاکیان گەیشتنی چالاکیەکان یا هەواڵەکان دوو جۆر بوو لە سەرتاوە کە جیهازمان کەم بوو بێتەلمان کەم بوو کەسێک لە ناو تیپەکە پیانە و تەتەر چالاکیەکان ئەنووسی و ئەویش بە ئەیهێنا بەو ڕێگە خەتەرە و بۆوانە بەڵام دوایی کە چالاکیەکان زۆر بوون ڕاکاڵ و بێتەلی تۆمسۆن و ڕاکاڵ و ئەمانە زۆر گیران لە شەڕەکانە هەر ئەو دقەیە کە چالاکیەکە ئەبوو ئەگەیشتە بێتەلەکەی ئێمە ینی چەند دقەیەکی ئەخایان لەگەڵ ناردنەکەیە زۆر ئاسان بوو زۆر باشە سێوەیە مەلای تۆ ڕادیۆی کورساتێکێکە لەو ڕادیوانێکە گوێگیرێکی زۆر باشیە باسم لەوە بۆ بکە بە گشتی بابەتەکانتان بەرنامەکانتان چین کە لە ڕادیۆ پەخشەکرێت لە ڕادیۆی دەنگی کورساتە هەم هەواڵ ئەڕوات هەم گۆرانی هەموو کاتژمێرێک هەواڵمان هەیە و هەر نەشرەیەکی هەواڵیشمان 2 بۆ 3 دقە ئەخایەنێت یعنی لەوە زیاتر نییە بۆی گوێگر مەلەلی بۆ دروست نەبێت و ئێمە محاولاکەین کە لە مودەی ئەو 2 بۆ 3 دقەیە زۆرترین و گرنگترین و ڕاستترین هەواڵ بگەێنین و شێوازی وەرگرتنی هەواڵەکانیش هەر لە نیوزڕومی کورسات وەرێگرین بەڵام جارێکی دیکە بە دەستکارێکی کەمەوە دای ڕێژینەوە لەبەرەوەی شێوازی خوێندنەوەی هەواڵ لە رادیۆ لەگەڵ تیڤ جیاوازی هەیە بەڵێ لەبەرەوەی و یەکێک لە هۆکارەکان ئەوەیە کە ئێمە ئەبێت لە ماوەی 2 بۆ 3 خولەکە هەواڵەکان زۆرترین هەواڵ بگەێنین 4 بۆ 5 هەواڵ تا 6 هەواڵ بگەێنین بەڵێ کورتە هەواڵ و هەموو سەعاتێکیش هەواڵمان هەیە شێوازی گۆرانیەکانیشمان بە 3 کاتی جیاواز دابەشمان کردووە لە بەیانیانە لە حوتی بەیانیەوە هەتاوەکو 12 نیۆڕۆ گرنگێکی تاومان ناو بە گۆرانی ڕەسەنەکان گۆرانی بێژە ڕەسەنەکان ئەڕوات لە حوت تاوەکو 12 نیۆڕۆ لە 12ەوە ئەیکەینە بڵین ئەو گۆرانیانەی تایبەتن بە عەسر هەتاوەکو ئێوارە و گۆرانی بێژە سەردەمیەکان و لە ئێوارەشەوە و تاوەکو شەو گۆرانەکان تقریبان ڕێتمەکەی خاوترە بێتەوە ئاوا ئیشمان کردووە لە گۆرانیەکان چەند ئەم ڕادیۆی کورسات ڕۆڵی هەبووە لە زیندومانەوەی با بڵین هونەر فۆلکلۆر هونەرمەندە کۆنەکان کللتور تا چەند ڕادیۆی کورسات ڕۆڵی هەبووە لە بابەت دەستگای میدیای کورسات بەعام بەوە ناسراوە کە گرنگێکی تەواو یا بە پاراستن و
زیندومانەوەی کللتور و زمانی کوردی ڕادیۆکەشی هەر لە هەمان ڕێڕە و کارەکات بەوەی کە ئێمە لە کاتژمێر حوتی بەیانە تاوەکو 12 گرنگێکی تاومە ناو بۆ گۆرانی ڕەسەنە کوردیەکان بەڵام کە وەکو پێشتریش ئاماژەم پێەیە لە 12 نیۆڕۆ هەتاوەکو شەو کە گۆرانی سەردەمیەکان ئەڕوات بەڵام هەر جێگەشمان کردوتەوە بۆ گۆرانی بێژە ڕەسەنەکان هەر ئەڕۆن بەڵام ئەو گۆرانیانیان کە لە عەسرا ئەڕوات جیاوازترە لەوەی شەویان یعنی جیاوازیمان کردووە لە بەڵام خاڵێکی گرنگە بۆ کەسانی کە دەڕۆنە ناو ئۆتۆمبیلەکانەوە ئەگەر نەوەکانی تریشمان بێ نزانم هونەرمەندانەکەن دایکان و باوکان دەتوان کە گوێویستی دەبن لەم ڕادیۆدا بتوانم هونەرانە بەزین و بمێنەوە بڵێ کاتەکەشی زۆرە دەستان خۆش بێ کاگە باڵ دێمەوە لای تۆ دەبێت پرسیاری ئەوە لێ بکەم کێشە تەکنیکیەکانتان چی بوون لەو کاتەدا و کاتێک ئێوە لە شاغ بوون بێگومان لە شوێنێکە دەڕۆشتن بۆ شوێنێکی دیکە گواستنەوەی رادیۆ هیچ گرفتێکی بۆ دروست نەئەکردن ئێوە کە لە شوێنێک ئەڕۆن بۆ شوێنێکی دیکە بەڵام بەر لەوەی وەڵامی پرسیارە بدەم و ئەمە یەک شتێکی تر بڵێم کە بەڵێ ئەوە بڵێن یەکێ لە یا بڵێن هەنێ خاڵ هەبوون کە زۆر گرنگن لەوەی کە بۆ رادیۆی دەنگی گەلی کوردستان لە چاو رادیۆکانی تر زۆر گوێگری یەکجار زۆر بوو یەکێکیان وەکو ئەوەی کاکفەرهاد ئاماژەی پێدا ڕاستگۆیی بوو ئێمە قەت هەواڵێک چالاکیەک شتێکمان بڵاو ناکردەوە ئەگەر دڵنیا لە دڵنیا نەبین لە ڕاستگۆیەکەی دوو خاڵێکی تری کە زۆر گرنگکە بوو ئێمە بە فرێشی یا بە تازەی هەواڵ و چالێکەکانمان بڵاوە کردەوە ئەوانی تر ئەمایان بۆ نەئەکرا سێش کە بەڕای من ئەمە لە خاڵە هەرێ گرنگەکانە چالاکیەکانی پێشمەرگە بوو چالاکیەکانی پێشمەرگە بە دەنگە زوڵاڵەکەی کاکفەرهاد و لە هەمان کاتیشدا کە خۆی بەشی هەرە زۆری ئەو چالاکیانە و ئامادەیەکردن کاریگەریەکی زۆر زۆری هەبوو لەسەر هاندانی پێشمەرگە کە گوێی لەم چالاکیانە بوو یا گوێی لە سرودە شۆڕژێڕەکانە بوو یا مەقتەی سرودەکان لەگەڵ چالاکیەکانە ورەیەکی زۆر زۆری ئەهاتە بەر هەروەها ئەمە وایە کرد ورەی جەماوەریش بەرزکاتەوە ئەم خاڵانەوە لە بڵێن خاڵی ڕەگەزە بەهێزەکانی رادیۆکەی ئێمە بوون اینجا بۆ مەسلەی گواستنەوە یا بۆ مەسلەی تەکنیکی بە دڵنیایی کێشەی زۆرمان هەبوو لەوە کێشەکان چی بوون مەسەلەن ئێمە وایە ڕۆژانە لەسەر کاسێت بەرنامەکان تۆمارکەین بەرنامەکان سعاتێک بوو بەرنامەکانی رادیۆ بە کوردی و عەرەبی و چەند سعات پەخشتانە بوو یەک سعات بەڵام بۆ تۆمارکردنی بەرنامەکان بەرنامەی ئەو سعاتە کاتی زۆر زۆری ئەویست ئێمە ئەوایە ئەوانە تۆمارکەین چونکە نەئەکرا هەموو جارێ بێژەرەکان و ئەوانی کادیرەکانی تر بچنە شوێنی پەخشکردن ئەوە پێشتر تۆماریکەین یەک لەبەر ئەمە دووش لەبەر ئەوەی ڕەنگە لە کاتی پەخشکردنە قەسفی تارە بێ تۆباران بێ بۆ ئەوەی شڵەژان دروست نەبێت لە پەخشەکەدا پێشتر ئامادەمانە کرد یەک لەو کێشانەی کە ڕوبەڕوومان ئەبەوە ئەو کاتە لەسەر کاسێت شتەکان تۆمارەکران جاری وابوو کاسێتمان لێ ئەبڕا کە کاسێت ئەبڕا ناچارە بووین کاسێتە کۆنەکانی خۆمان کە ئەرشیف بوو بۆمان ئەمانە بسڕینەوە سەر لە نوێ بین تۆماری بەرنمەکانمان لەسەر کاسێتە کۆنەکان بکەین ئەمە یەکێک لە کێشەکان بوو کێشەی گواستنەوەش ئێمە بڵێن رادیۆکە کەلوپەلەکانی یەکجار زۆر نەبوون دەستگایەکی پەخش بوو چەند تەسجیلێک بوو ماتۆڕی کارەبایە مۆلیدەی کارەبا و ئەوانە بوون ئەمانە هەموو جارێ لە ڕێی هێستر و وڵاخواانەوە لە شوێنێکەوە بۆ شوێنێکی تر دەمان گواستەوە ڕەنگە جاری وا بە ڕۆژێک دوو ڕۆژی پێچوو ئەم کێشانەمان هەبوو بەڵام بەگشتی کێشەی تری وامان نەبوو کە ڕێگر بێ لە پەخشی بەرنمەکان مای خۆشحاڵێ با من بچمۆ لای کاگازات وزانین ئەوش چیمان پێڵێت کاگازات دەبێت پرسیاری ئەوە لێ بکەم کاگەڤاڵ باسی لەوە کرد کە دەبوو ئێمە ئەم هەواڵانە کە دەینووسینەوە خۆمان جارێکی دیکە دای بڕێژینەوە مڕاجعی بکەینەوە دواتر ئێمە بتوانین ئەم بابەتانە لە رادیۆ پەخش بکەین تا چەند رادیۆ بە تایبەتی باسی ئەو سەردەماکەم ڕۆڵی هەبووە لە دروستکردنی ڕۆژنامەنووسی بەتوانات چه ئەزمونێک بە ڕۆژنامەنووسە بەخشێت بەڵێ بەڕاستی ڕادۆی دەنگی گەلی کوردستان و پێشترش شۆڕشی عێراق ڕادۆیەک بووەتوانم بڵێم مەدرسەیە مەکتەبێکی پێگەیاندن بوو بێ ئەوەی ئێمە خۆمان هەست بە خۆمان بکەین چونکە ئێمە وەکو کاکەڤاڵیش باسی کرد
ئێمە هیچمان لەو بوارەیە پێشتر کارمان نەکردبوو لە بواری پەخش و یاخود بێژەری و ئەوانە بۆیە زیاتر لەوێوە فێر بووین لەوانەی پێش خۆمان ئێمە فێری ئەو جۆرە ئسلوبەیە ئەو جۆرە نووسین و سیاغەکردنی هەواڵ و ترشوخێکردن بە چالاکیەکان و ئەوانە ئەوە هەمووی ئێمە لە یەکترەوە فێری ئەمانە بووین و ڕادیۆکەشمان بەهۆی ئەوەی کە وەکو باس کرا ڕادیۆیەک بوو زۆر ئەکتیڤ بوو ڕادیۆیەک بوو زۆر نوێگەری تیا بوو تەنانەت لە وشەسازیشە یعنی ئەتوانی ڕادیۆی دەنگەلی کوردستان لە جۆری ئەو زاراوە و ئەو مستەڵەحە سیاسیانە بناسیتەوە کە ڕادیۆی گەلی کوردستان پەخشیە کرد یا ممارەسەیە کرد ئەویش هەرهی ئێمە نەبوو بەڕاستی یعنی نووسەرەکانی تر یعنی وەکو مام جەلال و کاک نەوشیروان و برادەرانی تریش کە ئەو جۆرە نووسینانە بۆ ئێمە زاراوەکانیان بۆ ئێمە شتی تازە بوون و بەڵام ئەتوانم ئەوە بڵێم کە ڕادیۆی دەنگی گەلی کوردستان بوو بە هەوێنی دروستکردنی قوتابخانەیەک لە بێژەر و لە نووسەر و لە هەواڵ چونکە ئەگەر سیرکەی دوایی ئەو ڕادیۆ و تەلەڤیزیۆنانەی کە دروست بوون لە دوای ڕادیۆی دەنگی گەلی کوردستان بێژەرەکان یا نووسەرەکان یا فەنیەکانی تەکنیکارەکانی ڕادیۆی دەنگی گەلی کوردستانیان بەکارهێناوە یاخود ئستفادەیان لێ کردوون بۆ ئەوەی بتوان دەستگاکەی خۆیان بخەنە سەر پێ بۆیە ئەو خبرەی کە لە ساڵانی شاغ دروست بوو ئەوە سوودێکی زۆر گەورەی هەبوو بۆ هەموو ئەو دەستگایانەی ترکە لە دوای ئەو دروست بوون. بەڵێ دەست خۆش کاگازات دەگەڕێمەوە لە چاکاک فەرات بۆ زیادکردن لە قسەکانی کاگازات دەڵێن ئەوانەی کە لە ڕادیۆ کارەکەن زیاتر زمان پاراوتر و دەوڵەمەندترن لە وشەیە بەو شێوەیە ئەمە ڕاستە بەڵام من پێم وایە ئەوانەمان ئەو کەسانەمان کە هەم شاری بووین و هەم لادێیی بووین ڕەنگە زمانەکەمان زۆر پاراوتر و بەهێزتر بوو بێ ئەوەی کاگازە دیش ڕاستە بەڵام منمێ شتێک باسکەم بە نەپچڕێ بابەتێکەیە هەر کەس بیەوێ لە لێکۆڵینەوە بکات لە ڕاپەڕین لەگەڵ کۆڕە و لەگەڵ ڕاپەڕین ئەزانین کۆڕە بوو دوای ڕاپەڕینی بەدواهات دیارە ڕاپەڕین بوو کۆڕەوی بەدواهات کۆڕەوەکە دیارە هۆکارەکەی یەکێک لە هۆکارە ئەساسیەکانی ڕاپەڕین بوو دوای پەلامەردانی حکوومەتی عێراق بوو بۆ کوردستان و کۆڕەوەکە بوو کە کۆڕەوەکە بوو ئەو کۆڕەوە گەورەیە بوو بەهۆی سەرنجێکی جیهانی بۆ نۆفلایزۆن بۆ ئەوەی کە فڕینی تیارە قەدەغە بکەن دوای خەتی 36 دابنێن دوای بوو بە هەرێم ئەمەوێ ئەوە بڵێم هەر کەس لێکۆڵینەوە بکات لەسەر کۆڕە و لەسەر هەرێم دروستبوونی هەرێم نابێ ئەوەی لەبیر بچێ و ئەوە خاڵێکی زۆر بنچینەییە زۆر گرنگە بۆ لێکۆڵینەوە بۆچی کۆڕە و ڕوویدا لەبەر ئەوەی ڕادیۆ تەشویشەکە نەمابوو ڕادیۆ لە سەداسە دەگەیشتە خەڵک ڕادیۆ زۆر خۆشەویست بوو زۆر گوێی لێ ئەگیرا لە بیرما ئێمە زۆر بە جددی هاوارمان کردوتمان خەڵکینە بەرەنگاری بکەن ئەگەر بەرەنگاری نەکەن هەمووتانە کوژرێن ئەمە بوو بەهۆی ئەوەی کە خەڵک کۆڕەوێکی گەورە بکە کە کۆڕەوە گەورەکە کراو سەرنجی جیهانی ڕاکێشا ناوچەی دژەفڕین و وردە هەرێمی بەدواهات دوای حکوومەت و پەرلەمانی بەدواهات ینی ئەو ترسەی خەڵک لە هاتنەوەی جێشی احتیلالی باسی بوو بەهۆی ئەو هەموو گۆڕانکاریە جەنابی مام جەلال کەسێکی نردبوو بۆ لای ئێمە ئەو کاتە کاگازات لە بیرێتی ڕۆژنامەوانێکی عەرەب بوو دۆستی مام جەلال بوو مام جەلال وەکو خۆشەویستی نردبووی بۆ لای ئێمە وتوی بڕۆ بۆ ڕاگەیاندن لەوێ هاوکاری جەماعەتکە لە بابەتی عەرەبیەکە ئەو کەسە کە لەوێ بوو ئێمە زۆر بەگەرم و گوڕی شتمانە خوێندەوە قسەمانە کرد دوو جار هاتە پەنای منەوەتی کاکە بۆ خاتری خوا واز بێنن لەو حەماسە
بەخۆشتی زۆر گەورە قەومی یعنی ئەوە هەرای زۆری لێ دروست دەبێت یعنی تا ڕادەیەکی زۆر ئەترسا کە شتێکی زۆر گەورە بقەومێ ئەمە بوو بەهۆی کۆڕە و بوو بەهۆی ئەو هەموو گۆڕان بەڵاتوانین بڵێنمە سەرچاوێکی گرنگشە بۆ توێژینانەوە کە ساڵیانەوە توێژینەوە بکەن لەسەر بابەتەکان ڕادیۆکەی ڕادیۆی دەنگی کوردستان وا بوو کاک فەرات باسمان لە کاریگەریەکانی کرد باسمان لە ناوەڕۆکێکی کرد باسمان لە کاتی پەخش کرد باسمان لە گرفتەکانی تەکنیک و پەخشکردن و ئەم بابەتانە کرد کاتێەوە تۆ باسیەوەمان بۆ بکەی بزانین یادگاریەکانت چی بوون لە ڕادیۆ لە شاخ خۆشترین یادگاری چی بۆ ناخۆشترین چی بۆ خۆشترین هەواڵ چی بۆ یاخود بوتار چی بۆ کە پێشکەشت کردوکە هەر لە زەین و بیر تا بمێنێ ناخۆشترین هەواڵ چی بووە کە هەر جارێک بیریت کەوتە بێتەوە ڕەنگە بێتە هۆی کولانەوەی بینێک سپاس هەواڵەکان هەم خۆش و هەم ناخۆش زۆرن بەڵام ڕزگارکردنی کەرکک یەکێک لە خۆشترین هەواڵەکان بوو بۆ من تەبان ڕاپەڕینیش ناخۆشترین هەواڵیش هەڵەبجە و مامەڕیشە بوو هەڵەبجە و مامەڕیشە بەڵێ کاگەڤاڵتۆ لای تۆ هەندێک یادگاریمان بۆ باس بکە وەڵام ئەباشە بە دوو خاڵ بدەم کە بڵێن بەسەریان ڕەتبووین کاریگەریەکانی ڕادیۆیەکێ لە کاریگەریە هەرێ گرنگەکانی دروستکردنی ڕای گشتی بوو ینی لە ڕای ڕادیۆ لە ڕێی ڕادیۆوە ئەمانتوانی ڕای گشتی لە ناو خەڵکا دروستکەین ئەمە بۆ خۆی زۆر گرنگ بوو ینی تەنانەت ئەو کۆڕەوەش لە ئەنجامی دروستبوونی ئەو ڕاگشتێدا دروست بوو خاڵێکی ترەوەیە کە ڕادیۆی دەنگی گەلی کوردستان یەکەم جار ناوی ڕادیۆی دەنگی گەلی کوردستان نەبوو سەرەتا ناوی ڕادیۆی شۆڕشی عێراق بوو دەنگی شۆڕشی عێراق ئەو کاتە کە یەکێتی نیشتیمانی ئەندام بوو لە بەرەی جەوقات کۆمەڵ لایەنی عەرەبی تیابوون ڕادیۆکە بە حساب تعبیری لە ڕاو بۆ چوون و سیاسەتی هەموو لایەنەکانە کرد بۆیە ناوی دەنگی شۆڕشی عێراق بوو بەڵام لە ساڵی 1970 لە کۆبنەوەکی سەرکردایەتی یەکێتی نیشتیمانیدا لەوێ بڕیاری گۆڕینی ناوی ڕادیۆکە کرا بە دەنگی گەلی کوردستان ئەمە یەک دووش هەر لە هەمان کۆبوونەوەدا استراتیژی یەکێتی گۆڕا لە داواکردن بۆ دیموکراتیت بۆ عێراق و مافی خودمختاریش بۆ کوردستان کرا بوو بە مافی چارەی خۆنووسین بۆ خەڵکی کوردستان باشە بڵێ کۆبوونەوەی زیخان بڵێ بڵێ لە بڵێ کاگەڤاڵیسم ساریەوەکەم یەکەم وتار چی بوو کە نووسید لە یادتمەوە چ وتارێک بوو لەسەر چ بابەتێک بوو خۆت خوێنتەوە یاخود من یەکەم وتار کە ڕۆشتم ئەو کاتە کاکفەراد و ئەوان پێش ئێمە ڕادیۆ گەشت بۆ ناوچەی باوزێ لە باوزێ بوون کە من گەیشتم ئەو ڕۆژە یەکەم وتار کە نووسیم ئەوە کاکفەرهاد بیخوێنێتەوە وابزانم نەخۆش بوو نەیتوانی بیخوێنێتەوە من خۆم وتارەکەم خوێندەوە ینی بۆ یەکەم جار دوو جار ینی ئەو ڕۆژە و ڕۆژی دواتریش هەردوو جارەکە وتارەکە خۆمەم نووسین و خۆشم بە خوێندەوە ئەوەی لایەدم بێ وتاری یەکەم پەیوەندی بە باری ئابووری عێراق و کوردستانەوە بوو چۆن ئەمباری ئابووری عێراق خەریکە بەرەو داڕمان ئەچێ دوای ئەوگەر کوردستان لەژێر دەسەڵاتی خۆمان بێ ئەم باری ئابووریە چۆن بەرەو پێشە بین چۆن وای لێدە کوردستان ببێت تا شوێنێک جێگەی سەرنج بێ لە ناوچەی خۆرهەڵاتی ناوەڕاستە ئەمە یەکەم وتارم بوو کە نووسیم باشە کاک فەرات دەمێ پرسیاری ئەو لێ بکەم باس لە مامەڕیشە کرد و پێی دڵتەنگ بوویت تۆڵەکردنەوەکی هەر خۆتان خوێنتانەوە بەڵێ هەستان چۆ بوو کاتە تۆڵەکردنەوەکەیتان دیارە هەموو برادران لە بیریانە کە مامەڕیشە لە گفتوگۆ حکوومەتی عێراقی بەتەما بوو یعنی ئەگەر سەریگەرسەریشی نەگرت لەو پەنایەوە کۆمەڵی لە تێکۆشەرەکان و کەسە بەناوبانگەکان شەید بکە مام جەلال و کاک نەوشیروان کە لە ئێمە بە ئەزمونتر و شارەزاتر و ئوستادی ئێمە بوون ئەوان پێیان باش نەبوو شەڕز و دەست پێ بکاتەوە بەڵام ئەو گوشارە زۆرەی گەلبازی و پۆپۆلیستی زۆر جار زاڵە بێ بەسەر هەموو کەسێکە بوو بەهۆی ئەوەی کە شەڕ ببێتەوە مامەڕیشیان شەید کرد لە دوای ئەوە زنجیرەیەک چالاکی بە دوای یەکە بە ناوی تۆڵەی مامەڕیشە ڕوویدا لە هەموو کوردستان هەموو تیپەکان هەموو کەرتەکان هەموو چالاکییان کرد لە بەیەکەوە ینی وەکو کاردانەوەیەک وەکو وەڵامدانەوەیەک ئەوانەشمان هەر خوێندەوە هەمووی چالاکی گەورە بوو هەمووی چالاکی تایبەتی بوو
زۆر تایبەتی بوو سەردەمەکە هەمووی تایبەت بوو ڕاستە ببوورە بەڵام گەورەترین چالاکی دوای شەهید بوونی مامە ڕیشە چالاکی ئەوەی کە پێوترە چالاکی دابان هەلاج یا هەلاج دابان لە یەکشەوە حەڤە ڕەبیەگیرە هین معسکەری شەدەڵە تقریبان کەوتە ژێر دەستی پێشمەرگە لە سەرەتا و دوای بە ناچاری حکومەت پاشەخشەی لێکرد نزیکی ڕەنگە 1000 بۆ 1500 سەرباز و جاش کوژرا ژمارەیەکی یەکجار زۆر سەرباز و دەرەجەدار بە دیلگیران ئەمە یەکەم چالاکی بوو گەورەترین چالاکیش بوو لە مێژووی یەکێتیدا کە دوای شکستی گفتوگۆ یەکێتی ئەنجامیدا باشە کاگازات بەڕێستان باسمان لەو بکە بزانین بەڕێستان چ یادگاریەکتانەیە لەو سەردەمەدا لەو کاتەتاکە خۆتان پێشکەشکاری ڕادیۆکە بوون بە زبانی عەرەبی وڵای یادگاریەکان زۆرن یعنی خۆ دەزانی بە درێژایی چەند ساڵێک ئێمە لەو ڕادیۆیە کارمان کردووە بۆیە یادگاریەکان بە تاڵ و شیرینەوە زۆرن بەڵام شتێک کە لە دڵی مناماوە و ئێستاشەر یعنی خەفەتی بۆ خۆم ینی گەرانم لێ ئەوەیە کە ئێمە ئەرشیفێکمان نەما لە ڕادیۆ ئەوەی کە دەستیشمانەکەوت دوایی لە کاتی بۆنەکانە لە کاتی ڕاپەڕینا کاسێتی خەڵک بوو کە تەزجیلیان کردبوو لای خۆیان دوایی بۆیانە هێناینەوە بۆ ڕادیۆ ئەمێ ئەوە بڵێم ئێمە لە ڕاپەڕینا دوای ئەوەی کاگنەوشیروان بانگی کردم بۆ قاسمە ڕەش ئێمە لە سەقز بووین ڕادیۆکەمان داوای لێکردین کە ئەبێ ئێمە وەکو بەشێکی سەرەکی ڕاپەڕین ئێمە ئەبێ واز لە تەزجیلات بێنین یعنی ئەبێ دەست بکەین بە پەخشی ڕاستەوخۆ منیش بەڕاستی یعنی وتم ئەم شتە ناکرێت لەبەرەوەی ئێمە موزیعە سەرەکیەکانمان ڕۆیشتون بۆ دەرەوە لەوێ نەماون دوو موزیعی تازەمان وەرگرتە بوو لە ڕادیۆ ئەویش کاک باست و کاکچیا بوون ئەوانیش لەبەرەوەی یعنی تازە بوون لەو بوارەیە هەڵەیان زۆرە کرد لە کاتی پەخش و ئەوانە بۆ ئەوەی ئەو سەعاتە تەزجیلکەین ئەبوایە 4 سەعات خەریک بین لە ستۆدیۆ کاگنوشیروان وتی ئەگەر ئەمە وا بڕوا ئێوە ناتوانن لەگەڵ ڕووداوەکانی ڕاپەڕین چونکە زۆر بە سەریعی ئەچێتە پێشەوە وتی ئێوە فریان ناکەون ئەبێ محاولەی ئەوە بکەن کە پەخشی ڕاستەوخۆ دوایی هاتمەوە سەقز و ئەوم لەگەڵ برادرانە باس کرد کە بێ ئێمە دەست بکەین بەو پەخشە و کردیشمان و سەرکەوتوش بووین بەڵام زەرەرێکی گەورەشمان کرد لەو مەسەلەیە ئیتر کاسێت نەما لای ئێمە پەخش ڕاستەوخۆ ئەڕۆی بۆ ئەوە و هەر لە سەر هەوا بووین ینی هیچ کاسێتێک ئەوەیەک بەهۆی نەقڵبوونی ڕادیۆش لە هەشتاکانەوە تەنانەت نووسینەکانیشمان نەمان یعنی هەرچی بە عەرەبی نووسرا هەرچی بە کوردی نووسرا وەسیقەکان دایمەن تووشی ڕتوبەت و کاسێتەکان تێگەچوون و یا بەجێ ئەمان یا ئەوە بۆیە یعنی ئەمە کەلێنێکی گەورە و ئەوە بوو کە ئێستا مێژووی ڕادیۆی دەنگی گەلی کوردستان ناتوانی بەباشی دراسە بکەی چونکە ئەو وەسیقانە نەماوە ئەو دیکۆمنتانە نەماوە کە ئێمە چیمان نووسیوە یا نووسینەکانمان لەبەردەستا بێ بۆ ئەوەی هەر تەنها قسەی ئێمە نەبێ نووسینەکان بەڵگە بن مەسەلەن بۆ نمونە ئەگەر بوارم بێ بۆ نمونە ئێمە کاسێتی ڕۆژی حەشرمان ماوەی بەرنامەمان کەمە بەڕاستی بەڵێ ئاخر ئەمە زۆر گرنگە ئێمە ڕۆژی کاسێتی حەشرمان کە هێشتا نەڕاپەڕین ڕوویا بوو نە هیچ شتێک لە ئارایە بوو کاگنوشیروان داوای ئیزاعەیەکی کردبوو لەگەڵ خۆی و هەروەها کاسێت و ستافی ئامادە بۆ ئەوەی کە ڕاپەڕین ڕوویە ئەو شتانە لە بەردەمیا بێ ئەمە شتێکی زۆر مێژوویە کە پێشتر نەخشەیەک هەبووە بۆ ڕاپەڕین و بۆ ئەوەی کە ڕاگەیاندن یا سەرکردایەتی یەکێتی ئەو کاتە چۆن ئیشی کردووە بۆ ڕاپەڕین ئەمە ئەگەر بە کورتی باسی کەم لەبەرەوەی کاتی ئێوەش کەمی ماوە بەڵێ دەست خۆش سێوە ئێمە لای تۆ
بە کورتی ئەو باسی ئەوم بۆ بکە زانم بەرنمەکانتان چی نوێترین بەرنامە هەواڵ ئەو بابەتانی کە پەخشەکرێت لە رادیۆکە چین؟ وەک پێشتریش باسم کرد زیاتر گۆرانی و هەواڵ ئەڕوات لە لای ئێمەوە بەڵام گرنگیمان بۆ داوەکە جیاوازی ئەکرێت لە ڕۆژێکە بۆ ڕۆژێکی تر دیگە بۆن منە لە بۆنەکاندا بێگومان بۆنەی جەژن هەیە و ڕەمەزان هەیەوە کە نزیکە بینەوە لەو کاتەشدا ینی گرنگیمان بۆ یاوەکە بانگ ئەڕوات لە کاتی خۆیان لە رادیۆ و لە جەژنەکانە گۆرانیەکانمان کردووە بە شات ینی هەر گۆرانی ئاسایی ناڕوات گرنگیمان پیاوە لە وەرزی بەهارە لە پێنجشەمان و جمعان کە خەڵک ئەڕوات بۆ گۆڵدن تایمتان تکێکەوەتە گۆڵدن تایمان هەشتی بەیانی ئەو کاتەیەکە خەڵک ئەڕواتە سەرکار ئەکید لە ناو سارەیە و گوێ لە رادیۆیەگرێت و کاتی هاتنەوە لە دەوام و کاتی ئێوارە بەرەو ماڵەوە ئەمانە هەمووی گۆڵدن تایمن و گرنگێکی تاومان پێیاوە سێوە بە کورتی باسێکشم لەوە بۆ بکە چی یادگاریەکەت هەیە لە رادیۆ؟ یادگاری خۆش و ناخۆش هەر هەیە لە رادیۆ بەڵام ئەوەی ئەکید ئەوەی کە بۆیە بیرمە لەبەرەوەی هەر هەفتەی پێشوو بوو کە ڕوویە لە پرزگەی سەرۆمان خۆیم بەرداوام پەیوەندیمان پێوەکرێ بۆ داواکردنی هەندێک گۆرانی کە لە یوتوبە بەردەستنیە و ئەرشیفی تایبەتی کورساتن یەکێک هاتە کورسات لە پرزگەی سەرەوە پەیوەندیمان پێوەکرا وتیان کەسێک هاتۆتە ئێرە و داوای گۆرانیەکە کات منی ژوتم تەلەفۆنەکە بێدەست خۆی کە قسەی لەگەڵا بکەم زام کام گۆرانیە بووە ئەویش یەک دوو کەلیمەی ئەوت ڕاستی من تێناگەشتم منیش بۆی زۆر تەکید بم لەوەی کە ئەو گۆرانیە خۆم بە لەحنەوە ئاگام لێ نەما گۆرانێکم بۆ وتی بزڵبت ئەوەیە ئەوە بوو توانیت گۆرانێک و پامەکەی پێ بگەێنی بڵێیتەوە گۆرانەکەم بۆت ئەوە نەبوو هەر بڵێم ئەوەیە گۆرانەکەم بۆت کۆپلێکیم بۆت کاوتە دەنگیشی خۆشە سێوە وڵی بۆ هەواڵ پێگەشت دەنگێ نەڕزێ ژێت خۆش بێ کاک فەرات بە کورتیەوەشم پێ بڵێ لە رادیۆکە هیچ گۆرانێک پەخشەکراوە سێوی ئەوی بیرخستمەوە ئێمە گۆرانی برادرانی سەرەوە ئەندازیارەکان لەسەرەوە کاک ڕەنجە و کاک ڕێبوار و کاک پشتیوان و کاک ڕزگار و کاک ئاکۆ و ئەگەر لە بیرم بێ ئەوان پێشەوەی کاسێتەکەی ئێمە بگا ئەگەر تۆ زێت دواکەوتایە 3 دقەیە 5 دقەیە گۆرانیان لێدا بە تایبەتی گۆرانیەکانی سەفایی سەی محەمەی سەفایی گۆرانیە گەرمەکان جارێکیشیان گۆرانی کاکتەنی عەرەب عوسمانیان لێدا بوو دیارە و کات هەموو کەس شانازیە کرد بە شاخ و شۆڕش و پێشمەرگەوەیەکێتیەوە هەموو کورد شانازیە کرد کاکتەنیا پیان وتبوو لە هەولێر تویان تەنیا ئەم وارە رادیۆکەی یەکێتی گۆرانەکەی توی لێدا ئەویش دابووی بەڕانی وتوی وڵی دەرەنچی بچمە دەرێ ینی لە خۆشییا خەرگو بێتە دەرێ گۆرانیمان وەکو گۆرانی نەبوو بە سرودمان هەبوو زۆر باشە دەستان خۆش بێ کاک فەرات سپاس بۆ تۆ کە لەگەڵمانەبووی بەڕاستی ماندوومان کردی من ئەمانەی ئەم بەرنامەی ئەمڕۆم بەڕاستی بە ئەزمونێکی ڕۆژنامەوانی خۆمی ئەزانم کە لەگەڵی واتوانی و ئەوە میوانی من پێویستە یەک دەقەم بیتەیە من لە پێشەکی هەر بابەتێکە سڵاوە نێرم بۆ شەیدانم جارە بیرم چوچکە تۆ پرسیارەکەت لێ کردم ئێمە لە جگەل لە شەیدان هەموو تێکڕا لەسەر سەرمانن ئێمە لە ڕادیۆ دوو شەهیدیشمانێ مامۆستا یاسین و کاک فواد برای کاک ڕەنجەی مهندیس ئەوانە لە ئیزگە شەهید بوون ڕۆحیان شاد بێت سپاسکە لەگەڵمانە بووی سپاس بۆ تۆ کاک فەرات سپاس بۆ تۆ کاکەڤاڵ سپاس بۆ کاگازات کە لەگەڵمانە بوو سێوە گیان سپاس بۆ تۆ ماندوو نەبیت من بەڕاستی وکو باسم لێ کرەمە بە ئەزمونێکی ڕۆژنامەوانی خۆمی ێزانم کە توانیمە لەگەڵ ئێوە بم ئەمڕۆ ئەم پرۆگرامم لەگەڵ ئێوە بکەم ماندوو نەبن